کاکازاد باسی ئەم تاقیکردنەوەیمان کرد باسی کێمەت بۆ کردین پێشتر ئەمە شتێکمان بۆ بکە بزانمە ڕێزەیە چییە هاتۆ بە مێشکمان بزین ئایا ئەم شەتڵەکە لەسەر ئەم ئاوە وەساوە ماوەتۆ بزین بەکوێگە ئەمە چۆن هی ئەگەر بۆمان وردەکاری زیاتر ئەمە شەتڵێکە لەو لایە ناومە خسومەتە ناوم تەبە دۆرەوە چکردن ناو ئاوەکە ئاوەسێ نانیشێ ئەمە تەپە دۆرە و شەتڵە تەبە دۆرە و شەتڵە و تۆزێ خۆڵم تێکردووە لەگەڵیا وەکو تێستێک بزین ئەمە چییە خۆ هەموو شتێگەر تاقیکردنەوەیە ئامانستان لەمە چی ئەمانجوان لەوە ئەوەیە مەسەرەن یەک دوو بەحری بەحرمانەیە بەنداومانەیە ئێستا لەخوا بەجایە بەنداویش زۆر بوو مەسەلەن ئەتوانین لەسەر بەنداوەکان ئەگەر ئەمە نەجاحەت بێنە و سەمەرمان باتێ لە ڕۆژێکی وەکو وشکە ساڵیە ئێمە سوودێکی دەبین فەقەت جارێ بزین ئایا هیچ سەمەرێکە گرێ بەم شێوازە کە بتوانین لەسەر بەنداوەکان ئێمە وەکو چۆن لە سین ناکرێ ئێمەش بۆ لێرە نەیکردن بەڵام ئەو تاقیکردنەوەی کە بزین تازەترین تاقیکردنەوەی بزین ئەمە چیمان جواب بدات.